ئەمە دووهەم ڕەمەزانی سەردەمی کۆرۆناڤایرۆسە کە کاریگەری کردوتە سەر موسڵمانان لە هەموو جیهاندا، بەڵام بە پێچەوانەی ساڵی ڕابردوو لە ئەمریکا موسڵمانەکان دەتوانن لەم ڕەمەزانە نوێژەکانیان لە مزگەوت بکەن لەگەڵ ڕێنمایی خۆپارێزی حکومەتە خۆجیەکاندا. ئەوەش حاڵەکەی لە ناوەندی ئیمام لە سیلڤەر سپرینگ لە ویلایەتی مەریلاند. بە پێی ڕێنمایەکانی ئەم ناوچەیە کە مزگەوتەکەمانی لێە مۆنتگۆمێری ڕێگەی داوە ئەرکاینەکانمان بەجێ بگەێنین بە ڕێژەی لە 150 نزیکەی 200 نوێژکەر دەتوانن بە کۆمەڵ نوێژ بکەن. ڕێنمایە تەندروستیەکان لە بەرچاو دەگرین بە بەکارهێنانی ماسک و وەرگرتنی پلەی گەرمای هەموو کەسێک. دۆخی نوێژکەران هاوشێوەیە. لە شاری دیترۆیتی ویلایەتی مەشیگان مزگەوتەکان 5 فەرزە کراون و تەراویحی شەوانی ڕەمەزانیش بەڕێواچێت. سەرڕایەوەی لە نێوان خۆماندا لە یەکتر دوور دەکەوینەوە، نوێژی تەراویحی تایبەتش دەکەین و ماسک دابەش دەکەین کە بەشی هەموو ئەو خەڵکە ناکات. بۆ دیاریکردنی ژمارەی نوێژکەران هەندێک لە مزگەوتەکان ڕێگریان کردو بۆ هێنانی منداڵ بۆ مزگەوت. لە مزگەوتی ئیمام ڕێگە تەنها بە نوێژکەرانی پیاوان درراوە. پێش ڤایرۆسەکە مزگەوت کراوە بوو، مزگەوتەکە دەیتوانی 500 بۆ 600 کەس پێکەوە نوێژ بکەن. لەم کاتەشدا داواکاری زۆر بوون، وا ساڵێکە کەس پێی نەهێناوەتە نێو مزگەوتەکەەوە. نوێژکەران زۆرن لەبەر ئەوە ئەو ڕێنمایانەمان داناوە. جالیەی موسڵمان لە خۆرئاوای سۆربۆرن لە دیترۆیت ڕێوشێنتریان گرتوتە بەر. وەک دەزانن دەمانەوێت یەکسانی بپارێزین لە نێوان پیا و ژندا، بەڵام ڕوونە بە پێی تێپەڕینی کاتە هەوڵمان بۆ ئەو خواستە داوە باری زیاتر بە ژنان بدەین. هەردوو مزگەوتەکە پڕ دەبن لە نوێژکەران، هێشتا دەتوانن تەراویح بکەن. ئەوەی لە چاو ساڵی ڕابردوو لەگۆڕاوە خوێندنی ئاینی و چالاکی ترە کە لە ئۆنلاینەوە بەردەوامە، بەڵام ڕۆژوشکاندنی بە کۆمەڵ نەماوە. لە ماڵەوە بە شیرینیەک ڕۆژەکانیان نەشکێن.